یاسین گوێ بگرە ئەو دیوانەی غەریب مەڕۆ مەغریبە لە بازار نەماوە و تەڵەباتی زۆر لەسەرە 2000 دانێتری لێ چاپ بکەنەوە باشە ئیتر پێت نەڵێمە پشتگوێ نەخەی دەی باوکە خواحافیز خوا لەک ئەم کاتەوە باش سەرچاو کاکە شێردڵ گەلێک بەخێر بێ سەرچاوم فەرمودانشە بەخێر بێ سەرچاو ئەو چی بوو حاڵ باشم سوپاس دەکەم تۆ چۆنیت والله تا لە ناو کتێبە و خەریکی نووسین و بەس بەجددی یعنی فەرهەنگ کوشتومی فەرەنگی کوردیڵێ لە بابە فەرەنگی کوردی چی ئەوە برازایەکم هەیە ناوی فەرەنگە زۆر هارە شەو بەخوا تا سەعات دوی شەو ناخەوێ مەجای نووسینم کەم بۆ تۆ دەی لەشە ساغ بێ ئەڵێم قاوەیەکی سادەی جوانە بۆ وانکەم خەتدار بیرە ماوە قاوەکەم چییە ئەی قابلە وەڵای ئێستا قاوم تەرە کردووە ئەزانین چۆن ئەچتە کافەیە قەیتانێکە بۆ تیەکە 5000 داوالیەکە چاکە بە 250 هەر چاکە باشترە بەس بەخوا عەزێر ناکێشی چاژ ناخۆم دەدا با بۆ بانکە نە بەخوا ئێستا لە ماڵەوە خواردن چا بە ڕوخسەدە و تەلەفۆن ئەرێ مرد و مری ئەو کتابانە سەغڵەتی کردووی دەدای لە لەوێ تۆ یەک دقە ئای ئەلۆ شێردڵجیان خۆشەویستەکەم ئەوە لە کافتریاکەی هەمیشەدا دەنیشین لەوێ چاوەڕێت دەکەم وەرە باشە چاوەڕاستەکەم یەک نیو سەعاتی کە لای تۆم باشە بە قوربان چاوەڕێت دەبم مشکلی نییە لە باشە دی جارێ خوار لەگەڵ بای بای تا نهات و باستنا پێکیش بکەم فیلتەرێکی جوانیش دانێم چۆنە خۆشەویستم باشن هەر ئەلان لە کافێ چاوەڕێی خۆشەویستەکەم دەکەم ئیشاڵڵا ئێوەش هەمیشە دەگەڵ خۆشەویستەکانتان بن خوا لە یەکتان نەکا ئەزیزن بەڕاستی شانازیە بۆ ئێمە کە نووسەرێکی گەورەی وەکو جەنابەت بێتە چاپخانەکەمان زۆر خۆشحاڵم زۆر سپاس منیش بەجددی عین زۆر حۆشخە حۆشتر شۆخها ئەوەی کە ئێستا وتێ منیش ئەوە من لە تۆم سعیدترم بەجددی کتێب یعنی وای لێ کردووە ژیانمی یەک پارچە ئەها شەوان کە ئەنووسم حرفەکان پاش و پێشەکەوێت سەراکوونەکەوێت تر ئاوا بووڵم حۆشتر حۆشتر ئەجینە خۆمەستان حۆشتر نییە ینی منیش زۆر وەکو تۆ حۆشخاڵم سەرسەر و سەرچاو بەڕاستی گەورەیت ئێستا چۆن بتوانم خزمەتت بکەم من مەمنونی جەنابتم بەجددی بەڵای حەزم کرد پێ و بڵێم کتێبەکەم تەواو بوو تکایە ببنە مرۆڤ پیرۆزە کتابێک دەستنووسی تۆ بێ و نووسینی تۆ بێ ئەبێت چ کاریزمایەک بێ ئەبێت چ نووسری نووسینێکی جوان بێ بەڕاستی بەهێزە بە چاوی تۆ کاک ڕەشید فەرەنگ زۆر مەشغوڵی کردوون ئەژینا نیازی جوزئی دووەمیشکیم هەیە مەبەستە فەرەنگی برازاتە نەوەڵڵا فەرەنگی کوردی ئەمەیان جا کتابەکەم تەواو کردو خزمەتە سەر هاردێک هاردەکەت ئێمێ یەک دەقە ئەی ئەوە هاردەکە دەست خۆش بێ بەس وەڵاهی بەداخەوە تاخیر بوو تاخیر چییە ئیتر ئەمە ئەفکارە عینەن بارانی بەهار وایە کە بێدیت کە نێت نایەت 4 ساڵم پێچوو ئێستا تەواو بوو ببوورە کاک شێردەڵ بەڕاستی زۆر تاخیر بوو ئەوەی کە باسمان لەسەری کرد بۆ چاپکردنی ئەم کتێبە 4 ساڵ پێش ئێستا بوو ئەوە زەمانێک بوو ئێستا زەمانێکی ترە زەمن چیەتی کاکە جان ئێستا چاپکردنی ئەو کتێبانەی تۆ سەرکێشیە یعنی تۆ کتێبی من چاپکەی سەرکێشیە بۆ ئێوە بەڵێ دیارە کتێبەکەی من زەعیفە ها نابە پێچەوانەوە هەر زۆر بەقووەتە زۆر مانادارە بەڵام کەس نایخوێنێتەوە بوو ئێکاکە زەمەنی سۆشیال میدیایە سۆشیال میدیای چی یعنی سۆشیال میدیا لە کتێبەکانی من مهمترە شێتم مەکە سناپت هەیە جابن لەبەر نووسین مەجای سناپ و مناپم هەیە کاک ڕەشید کارتی زانیاریت هەیە هەمە نه بۆی مەگەڕێ نامەوێ باشە معقول چییە تۆ کارتی زانیاریت هەیە و سناپت نییە کاک ڕەشی ڕەجال لێکم چ ڕەبتی بەیەکەوە هەیە و دووشتە کاکەسە لە وڵاتی ئەگەر کارتی زانیاریت هەیە و سناپت نەبێ گویا مرۆڤێکی مردووبی یعنی من ئەو چەند ساڵە خەریکی ئەو کتێبە بووم یعنی ڕەنجم بەزایە چوو ئێستا یەک پرسیارەتر لێکم ئینستا و فەیسبوک چەند فۆلۆوەرس هەیە 1050 گورە بابە نووسەر هاتووەتە ئێرە 100 هەیە جواب نەداوەتەوە ئەوە تۆڵی چی تۆ باسی چیەکەی یعنی ئێستا بۆم چاپ ناکەی کاکە گیان بڕۆ فۆلۆوەرزە بکە بە 500 کەی وەرەوە لە خزمەتان بەسەر چاو بەرەکەم من لە ماڵەوە دانیشم هەتا فۆڵۆم نەگاتە 500 کتێبەکە نەهێنم بۆ جەنابەت چاپیکەی بەڵێ یعنی ئەو 4 ساڵەی من بەزای ڕێی هەمووی ڕۆی ئەی ئەم کتێبانە خوێنم بوو بە ئەو فت
علم ومعرفة لا إيه سناب شات مهمة ئێستا باو باوی ئەمەیە چێ کتێبە خوێنێتەوە أوا ئەی چۆن قيناك شاكي مكة خوام قدر قبول مكة ومشاب مكة قيتك بس شو نيجي بس إن شاء الله خواه عن لي قادر يكتب من باشا إن شاء الله الرجل مطبعك وسوتي تو برو بالي بمو سوتي تو ناقص إمرجنسي سيجاز عمرنا مني رشنا الشريك وەرە بڕۆ 1050 ئەڵێم بەڵە کاکە کتابی ئەوەی ئیکلوجیکل ئەوەی نوکتە خۆشەکان قسە خۆشەکان بەڵێ 3000 نسخەتری لێ چاپکە کاکە دەی پێت نەڵێمەوە 3000 نسخة جيكل وفيكل ها آخر أولا من لأنه سرجي مهم يكون من مهم ترى کاکە دەبڕۆ بۆرەکمان بەردا ئێ دەبێت لێ شکارەکانمان بکەین جيكل وفيكل های دەبڕۆ وازمان لێ بێنە باش جان بەخێرەی باشی خۆشەویستەکەم هیچ باش نیم بۆ باشنی کەسم وەزم زۆر خراپە قەوماوە کتێبەکەم بردووەڵە بۆ بڵا ناکەینەوە هەر لەبەروەی خۆت ناڕاتەکەی بۆ کەمە ئیجارەوانە لێرەدانی دەستت شکا ناتوانم ڕوحمە چۆن ڕوح داهەندێت ژیانی تۆ ڕۆحی تۆ ئەمنم تۆ ڕوحی منی بەڵام ئەمانەش کوولەکەی ڕوحی منن خۆشەویستم دەتەوێت ڕزگارت بکەم لەو کتێبانە ئەرە وەڵی خێری شتەکە بە قوران تا جوان جۆڕاگرە دێنێ و چۆنێ و سۆشیال مێدیای یعنی من واز لە عیلم و معریفە بێنم بێ بە ناو سۆشیال میدیا ئەوەی کاڵێ ئەو میوەیە بخۆ شیرینە یەک پارچە ڤیتامینە بێ بۆ شتە قۆڕانە تۆ نەتێش قسەکەم تەواو بێ خۆ من ناڵم باز لەوانە بێنە دەڵم بەرە نێو سوشیال میدیا کار ڕەکلام بکە لەوێ دەتوانی استفادە لەوانەش بکەیت بۆ خەڵک شێعر بڵێ جوان شتی جوانی پێ دروستکەی مستحیلە سۆشیال میدیا من دوورم لێکۆ من کتێب لە منەوە نزیکە ڕۆحی منە من یەمە داوات کە باوکە زانی من کوڕێکی معریفیم کوڕێکم کتێبە خوێنمەوانێ کتێب ئەنووسم شتە نووسم یەکسەر بڕۆ پێشکەشە بێت ئەیگە بام نەیدا ئەی بینیت بەخێر بێ ئاخوا بژی مامەژیان دەسێ ماجەکەم کوڕم تۆ چکاری مامە من نووسرم چییە نووسی وەڵا لە ئەنواع بوارە ئیشەکەم مامە من زیاتر لەگەڵ معاناتی خەڵکی دەژیم جا تو ئاگاو لە معاناتی خەڵکە ڕۆڵە ئەی چۆن مامە من ڕوحم لەگەڵ میلەت هاتیەکەڵە ئەی ئەو جانتایە چی تایە وەڵا مامە ئەوە عیلم و معریفەی تایە ڕوحم لەناو ئەم جانتایایە جا چۆن شتی وایە بێ ڕۆڵە ئابێ مامە ئاخرەمە کتێبی تایە کتێب یعنی ڕوحم یعنی ژانم ئەوە نووسەرێکی ئەمریکی هەیە ناوی ئاجاسا کریستیە جیستی ئاجاسا کریستی کوڕەکەی خانووی پورزامەڵی نە ئەو نییە ئا پێمان بڵێ چی ئێمە نا هەموەشنەوە ئاجاسا کریستی نووسەرێکی ئەمریکی بە قووەتە چیرۆکێکی هەیە بە ناوی دەمانچەکەم جاگەر کاتتان هەیە بۆتان بگەڕمەوە چەند دەقە دەرەچە وڵات تقریبا 2 ساعاتێک نا بابە من هیچی شوکارم دانیشم 2 سعات گۆلەوە بگرم تۆ واز لەوە بێنە باشە بۆ نەچوو ئەم سەر و مێقلە و لای دەلاکێ چاکەی کوڕی باوکم یا ئەم سمێڵە و ئاوا ڕەشتۆ تۆڵی چۆلەکەی باوکەی والله مامە ڕەشم نەکردوێتەوە ئەو چووکە باوکیشم ناوی حەمەڕەشی و ئامۆژن تاڵی سپی نەکەوتە سمێڵێت تا ئەمری خواشی کرد دوای مەجای حەلاقم نییە چونکە بە جددی فەرهەنگ ڕێگەم پێ نایەت فەرەنگی کوردی نەمامە فەرەنگی کوردی چی فەرهەنگ برازایەکمە زۆر هارە تەمانی 3 ساڵە ئامۆژن بەخوا سەعاتی وتواری بەرەبایانە خەوێت مەجای حەلاقم نییە ئەرە ڕۆڵە تۆ بە منە نەوە ناوە چییە مامە من کوڕی بچووکە شێردڵ شۆڵدر ئەمە شۆڵدەر بۆ خاتی خوا شامپوەیە شێردڵ ئەڵێ مۆسعەت چۆنە؟ وەڵاهی ئامۆژن زۆر باشم ئۆکێ ئەو ڕەحمان یعنی کوڕم دەفتەرێ هەیە ئەرە وەڵام مامە بەقەدەر بارەستایی و باڵای خۆم دەفتەرم لە ماڵەوە هەیە ئەو ڕەحمان لە سیارەکە ئەگەری شەڵا ئەم مۆزوع ئەبە نسیبی ڕۆڵە بەشکم سیارەکە بۆ ئامۆژنیشە بگۆڕی حەزی لەم سیارە هینەکان هەیە جی کلاس جی کلاس جی کلاس حەزی لە جی کلاسە چێ بۆ گۆرە مامە تۆ کوڕم بۆ مامە تۆ دەفتەر بە چی تێگەوت خۆ دەفتەرە دۆلار ناڵێ من دەفتەری نووسی ناڵێ ئەی بەخێر نیتەوە وەم زانی دەفتەرە دۆلارێت ئەو ڕەحمان تو واز لەو مۆزوعانە بێنە ئەڵێم پێگەوشتت چۆنە هەمووژن بەخوایەک احترامم هەیە لە بازارڕا کە سەلامیان لێکم 50 هەڵەچێڵە کە هەمەشێ دڵ بەخێر بیت منەوانە ناڵێم ئەڵێم لە فەیسبوکەکە و فرێندت چەنە وەڵاهی ئامۆژن هەتا دوێنێ 1050 بوو ئەم بەیانیە سعات حوتی بەیان لە دەرگادرا مامە هەر ڕوحم چوو کە یەکەم وسەیەکەم لە بەخچەکەی دراوسێمانە وتی تینومە تۆزێ ئاوم بنێ وتم لایکێکم کە بەسەر چاو بوو بە 1050 یاخوا بەخێر نیتەوە باشە کوڕم باجی عیشەی لە 1.5 میلیۆن لایەوە تو واز لەوە بێنە مەحسومی دراوسێمان بە کڕۆزاکەی هاوتی 2 میلیۆنەمەیە هەر دەرگام لێ نەکردەوانێ
على براز ماما أو أي شيخانة إيشي تشيا كرم أو أي شيء عواكا سنابكا آخر شون يعني شون ينعلم عوا واستاو لكن مجموعة جنيك عواكنو سنابكا أخي يعني شوني كركم أزاني شوني بعد دوانزجن داني شون كسنابكا بهرد دوانزكا شجمة القماش البيونيا يعني فقير حالا نبابة فقير حالي شي كرم بروتي سنابكا كان بوي خلق بيبيني يعني قرماي أنا كورتو من شيادكي قرماي شي ده حتى برودرو ديتوش يعني ناميت يا نا والله أتي بجير بيعلي فرين دوا كسيك يبامي بخوانا دي معتا برودرو دي حيف من فرهنگ كشتومي فرنگي برازاو لا والله فرنجي كولتوري كردي ده هستا برودرو هستا أو شو تيش محن أخوار چاو هاتو ايه بونغ فرين دوا كتي بامي بخوا چاو بيناكي درێژ بەمجان تاڵێ مناڵیەکی سەرەتاییە باوکاو بڕۆی ڕۆی هەردوو چاوی دەرێ هاتوو ئەوێ بەوەngە فرێندەوە تۆی بەمێ بەخوا چاوی پێی ناکەوێت باوکە من هەر مێربەوەی دەکەم تۆ نازانی ئەوە زۆر بەنێو بانگە نووسەرێکی زۆر بەنێو بانگە نادەمێتەوە تۆ لە هەفتاولالی حێمبەری بە 1050 فرێن تەوانیە دەزانی چێدایە بابا جوان جۆتان بکەنەوە بچێتە نێو جۆتان من غێری ئەو پیاوە مێر بە هیچ کەس ناکەم وەڵا بابە کچمان گەورە کرد کابراڵی بۆ خەتە نەهاتووە جانێکم باشی باش نیم دەزانم بە قوربانت بم دەزانم باشنی زۆر پێی تێک چوومە ڕۆیشتی چ بکەم دەزانی چیا فکرێکم کردو باشە ڕقەمی کوڕێکت بۆ دەنێرم باشە نێوی دینۆیە باش دینۆ بێمنەت تەلەیفۆنی بۆ دەکەی قسەی دەگەڵ بکە فاڵۆی ڕشتەکەت زۆر دەکا باشە گیانی من رازێنی مشتیوە تۆ قوڵەکەم ناجیانە ئەی منت خۆش ناوێ ناتوێ بەیەک بگەین وڵا بە قەدەرم وتنیام خۆشێ بەس چی بکەم دا تۆ بە قسەی من بکە ئەلام ڕقەمی و کوڕت بۆ دەنێرم بڵێ دینۆ بێ منت ڕقەمی تۆیان داومێ ئەو فاڵۆی ڕشتم بۆ زۆر کە بچ قسە دەگەڵ بکە بە قوربانت بم باشە دەبۆ بەجێر ڕقەمەکە باشە بەساق باشە خواز شوێر بم چیان لێ کردین ئەو دایک و بابە مەخە بڵێن گوت کارتان بە فاڵۆ وێریە والله نازم فيها معه مواني وشويشها تلفون بو بيعونا كبوا خد معقولة دواء أوهم وصالة خوين بو بقاو تا كتابك منوسي بس الدس برداي بم والله بوش هنا كم أوك شنابي بنسيبهم أبوي بكم باشتري ألو مرحبا من شير ضلي نوسرم قربانتم والله أما بتبينم أي لشو بتبينم ممنونة بم زور سباس فعلك الفافي زبا فرمو تيا برا فرمو أولا تيا برا فرمو يا أخو بخير بي سلام بيا أو جبا طريقي دوم تفيركم طريقي دوم شيء إياك دقة سيكا بابي زور بخير بي بابي خوش بي سيكا خوش بي سيكا هلو بابي هلو سيكا هلو والله بس بتاع خوشة هم رجع بس ما هي حمو روجي أو بزماهي أو زخارها ما بين السوق أجبرة روان مالي والله. والله خوشة الراوس باقول قاش كاسكم بقربان مقازي مكا كاكا من نوسالي كم غازي كم ليه بقدر تجيب كم من نانا قرقا كركم كرتا هذه قرقا كرة ورا كرسة جنوي الرم ها كرة ورا واحد قرقمنا ومبات فرع عافية. ديوامنا كيف شرع عافية عفيتي بابا ولا هوايات مناكل كيو شرع إلو فولو بدك فولو كاكا دس ما جا كم بامن بروم ليرة أتيك متى ما ليه شيء بكين كاكا نامي أو نامي باش طريقة شكاية ده شيء ويا شيء وأنا ما بيت ده تفهم تصويرك باشا يلا يلا فهم بابا جاني بابا دزاين تيا سبوة
الباب كرة كرة والله مش ها دەزانی گورگە زۆر بێعارە زور بابام ئەو چون گەلە خۆش دێ كنت يا بابا روحي بقربان تدبي بابا دەزانی چ عشيش انا والله ولا بابا وتشيو فوصايا وتشيو فرتلي لمالايا ايه كاكا بوتشتانا فولو الدفري ولا ده والله من لبرس هبم نمشتيو قورنا كم دبرو مادام برو حافظ بي لا سباينر عم مشغول كرديا كاكا دوسي لقطي وام بكر بام دوسي زار بس فولو من ابو باشا كاكا داوي بردكم تورا ما بدرم مكا كاكا جان باشا كاكا وكنت شاعرني بل والله شعري بونوس مبردي بو كم بقاو ايه شعرك كان لساتيا لا سنشتي من بروري من روح ما كان بقرباني من اجتماعنا عزيزة وازلو انا بينا وازلو شعرنا بينا الدزمه الشعري او يبكى قور وفشقيات وشتان راس فولو الدفري وطواوي شعري ثم بفرس قيادة نسلي ها دبرو خو حافظ بتشيجا كاشنادا دبرو دي برو دي تبو صعبة قبولنا كاكا الرازي رازي دبرو بابسي لكنا وبرادر من كافتريا فول الدكا لو شيء أزاين شون حتى فولوم نفري بختم نافري ياك شعر الموسيقى بيبقى سبرايز بو همو تاني لو أنا متركبة طبي ستانا بيت بناوي شعري مياو مياو عترو سوراو سبياو أها عترو سوراو سبياو بو يكتر أكن مياو مياو بعض يكتشي لخوي ندات لقل بياو فرقي ناكات يا هلا ما مصطفى يا هلا هذا شو ما مصطفى ام كوبليت ستانا صور مينيت بس جو بقرن حبيبي اسمر شوكوليتا حزم للايك وكومنتا ديت خوازو خيراكن لايك وكومنت زياد كان خۆشەویستەکەم ئەم شعرەم نووسیوە مەبەستم تۆ نییە نەیخیتە سەر خۆت قوربانت بم تۆ بەبێ ئیتر نێوان من و تۆ بەجێت هێشتم بۆ وات کرد بۆ کە بۆنیان کردی و پولیان پێوە نایت تێلی چیەکەی ئەڵێ دێمەلات جۆ بگرە کچەکەی خەجێ لای من دەرکراوی با حەیات بچێ با حەیات بچێ ئەوە شێترە خۆ 5,000 کەس لەگەڵ یان خەتایە حبيبي أسمر شوكولاتة حزم للايك وكومنتا خيرا تلفون كان بابا رحمن الو او رحمن زوو فریاکەوە بە خۆمان نزیکەنەوە لە شێردڵ 5,000 کەسی لەگەڵایە بەرز بۆتەوە ناوبانگی دەرکردووە ئادی وەرەوە دی خێراکە خێرا وای ئەو مامۆستا شێردڵ نییە وای بچم سێلفی لەگە بگرم یا هەلا مامۆستا ئەوە چییە مامۆستا بگرە ئەو شعرە هەڵبەستە دروستم کە داری ئێستا مامۆستا قوربانت بم کورە مامۆستا و چی و شان و شەوکەتە ماشەڵڵا زۆر بەڕەغبەتە تۆ دانیشە با خەڵک سیرمانەکە دانیش کورە مامۆستا قوربانت بم یەک سەلفی شێر بیمە لۆ تو ئاگرم تێبەر بوو لە داخۆچێت و ئەمن دوورم لە دووری تۆ سوتان برژان بەبێت تو کاکە ئەگەر سێلفێکە دەگری بیگرێت چکە من درەنگ ئەبێ بڕۆم قوربانت بم مامۆستا هەستە با بگریت هەستە ئەو سەلفێ جوانە بگریت تۆزێ خێرات چکە من مەجالمەوە نییە بە چاوە مامۆستا ئەها بەخوا ڕاز دەکەی ئەها چۆن لە تیکتۆک بەرز بۆتەوە ئەی پێم نەوتی و ڕحمان ئەبێ هەرچۆنێ بێ خۆمان بگەینینە ئەم کوڕە خۆمای لێ نزیک بکەینە نووسەری ناسراوی وڵاتەکەمان شێردۆ ئەو نووسەرەی خوێنەری کتێبەکانی زۆر کەم ببووەوە بۆیان لە چاپخانەکانیش کتێبەکانیان چاپ نەدەکرد چونکە نووسینەکانی بابەتی هۆشیاری و کۆمەڵایەتی بوون ئێستا بەهۆی گۆڕینی شێوازی نووسینەکانی لە نووسەرێکی قەڵەم جوانەوە بووە بە نووسەری نێو تیکتۆک و سناپ و ئینستاوە ئێستا هەوادارێکی ئێجگار زۆری لە دەوری خۆی کۆکردوێتەوە لە دیمانەیەکدا دەڵێت 30 ساڵ بەرهەمی ئاز بەرز و بەسوودم پێشکەش کرد بەڵام بەداخەوە حیسابیان بۆ نەکردم کەسی چەند مانگێکە هاتوومەتە نێو دنیای سۆشیال میدیاوە هەم لە ڕووی مادی هەمیش معنەوی سوودێکی زۆرم بینیوە
ئەلۆ تۆزێک کە عایلەیەک دێن با بێنە ژوورەوە. باشە بەسەر چاو. کورە وەرە ژنەکە سیرکە ئەو چاوەێتی چەند جوانە کۆرەم شێردڵە چی کردووە گوڵە گوڵ ئەها چەند جوانە شتەکانی ئەمە لە چۆ بێ هەبێ لە تەوالێت بێ شێردە و شێرگوڵ پاشای سۆشیال میدیا لە کوێی شێردڵجیان ئەو بوو کە دیار نییە چیە میوانمان هەیە؟ سڵاو لە کاکە شێردڵی گوڵ سڵاو لە گەورە پیاوی سۆشیال میدیا خێرە هاتوون؟ چییە فەرمومان لێ ناکەی؟ ئێوە نیوەتان هاتووتە ژوورەوە دەفەرمون. دەی ئەمرکەن 4-5 دەقەتان هەیە گوێتان لێ بگرم. چییە زاواکەمان گۆڕاوە؟ زاواجی تۆ تێک چویت؟ ئەوە نییە ماتین بۆ لاو گوڵەوا خاتۆ بۆ لاو ئەوە منت لەبیر کرد ئەمە نێو کوڕم بە تۆ ناسان بۆ ڕۆژە گەیشتووی ئاوا گۆڕای ئەوە بۆ خۆتان دەرتان نەکردم؟ تۆ یەک جاراتی بابوو کرا بە 2 جار 3 جار من عادەتم وایە یەک جار مەحاوەلاکەم ئەوە منتان کەشکانی تر جارێککە سەر ناکەمەوە بۆ ماڵەتانە. یانی منت لەبیر کرد عشقەکەمان خۆشەویستێکەمان ئەو هەموو یادگاریەمان ئەو هەموو وعدانەی بە منتدا ئەوەیە بەسە دڵم بوو بە ئاو ئاخ لەو دڵە سەگەی من خەریکە بۆ دەتوێتەوە ئەی بۆ لە کچەکەمەکەی وەرە دەچووزانم وەڵاهی منیش دڵم ئەها ترب بووی لێیە. جا کە ترب لێیە کەی دەخواز بێنی ئەم پرسیارە زۆر جاخوێنێ کەی بێمە داخوازی تخوا یەک دەقت تەلەفۆنە بە ڕوخسەتیەوە. ئەلو ئەلو باشی کاکە شێردڵجیان سەرچاو کەی جەنابەت؟ ڕەشیدی چاپخانە. ئێمە ڕقەمی خۆن نییە. کاکە گیان 2 هەفتەیە بە ڕقەمەکەی خۆم تەلەفۆنەکەم جواب نادەیتەوە ئەو بە ڕقەمێکی تر کردم. ئەمریکا کاکە ویستت کتابەکە چەند نوسخەی لە چاپکەی؟ 500 دانە. کورە برام 500 نوسخە چییە؟ کورە کاکە 5000 نوسخەت بۆ چاپەکەم. ناکاکە نامەوێت. بۆ؟ ئەزانی بۆ مەسوولێک بەڕاستی سپۆنسەری کردووم 2 دەفتەریشم ئەیاتێ هەموو مەسرفێکی لەسەر خۆی بۆ معلوماتیشە لە لبنان بۆم چاپەکات. کورە کاکە گیان لوبنانی بۆ چێم ئەزیێتە بۆ ئەکێشی برام لە باشترین چاپخانەی وڵاتە بۆ چاپەکەم. چاوە ڕاستەکەم وتم نامەوێ یعنی نامەوێ. دەتوو بۆستە مادام وایە کاکە من ئەمەوێ کۆنسێرتێکی شعریت بۆ بکەم کوڕێکی فراوانت بۆ بکەم. چەند مەیتێ؟ وەڵڵا چەند 6,000 دلار دەدەمێ. بۆ معلوماتە زەلام هەیە 2 دەفتەریشی بۆ داناوم هەموو مەساریفێکیش عایدی خۆیەتی. یاخر بە قوربانت بم ئەو پارەی بۆ ئێمە دەرناهێنێتەوە 2 دەفتەر زۆرە کاکە. کاکە نامەوێ برا جوانەکەم. کاکە گیاتە 2 گوێ لە برا بگرە منم یە کتابەکەت بۆ چاپکەم برام بە هەموو حەزەکەم خزمەتت بکەم. ئەلو دەنگن نایە. من گوێم لە دەنگتە. کاکە من گوێم لە دەنگە نیە ئای کە ئیزعاجیت. ئای لە 1050 ئەوە بۆ واکە. ئەی دنیا فۆڵۆی بۆتە ملیۆنێک و حیساب بۆ کەس ناکە. قوربانی خوابم. هەڵم جەماعەت پێتان باشە هەمامە 2 سبەی بێمە داوای؟ نەوەڵڵا حەزەکەی ئەم شەوەرە. باوکەڕۆ پەلەیانە. ئەوڕۆ دەگەڵ خۆشەویستەکەم هەمووتان دەیناسن لە مانگی هەنجینین. شێردڵیانی چی بۆ پێناکەنی؟ تۆزێ بێتاقەتم. بۆ بێتاقەتی؟ نازانم. نەخۆشی؟ وەڵڵا نەخۆش نیم. ئەدی بۆ وای دەڵێ پەشیمان بوویەوە دەگەڵ منی زەواجت کردووە؟ ئەبەد. دخوا خیانەتت لێ کردم؟ نەخێر بەس ئەم فترێ لەسرم بۆستە چکە زۆر بێتاقەتم. بێتاقەتی چی؟ بچینە دکتۆری ئێساف بانکەم؟ نانە دکتۆری بۆ چییە؟ خۆ من جەستەم نایەشێت من ڕۆحم ێشێت ڕۆحم ئازاری هەیە. تێنێگەیشتم یانی چی ڕۆحت دێشە؟ ئەتوێت تێو بگەێنم؟ ئەرێ وەڵڵا ئێرە کوێیە؟ ئەمنت بۆی ناوتە ئێرە؟ ئێستا من چیم؟ تۆ دەوڵەمەندترین کەسی شاری؟ نەخێر من ڕسواترین نووسەری سەردەمی خۆمم. خەڵک وا دەڵێ؟ خەڵک بوو بەچی خەڵک تووشی نەخۆشی نەفسی بۆ ژنەکە
ئەجینا خۆیسە دەوڵەمەند بوون بە هیلاک و مانوبوون نییە لەسەر حسابی گەمژەی ئەو میلەتەیەک دەوڵەمەنە بن یعنی چی؟ یعنی چی ئێستا من چۆنە تێبگەێنم بۆ نمونە عەزیز گەردی ئەم هەموو شاکارە جوانی پێشکەشەوە میلەتە کرد لە ئاخرستا بە هەژاری سەری نایەوە ئەها سێری کرد دڵدار ئەو شاعیرە مەزنە ئەی ڕەقیبی نووسی لەبەر خاتری سینوبوونەوەی میلەتەکەی ئەم هەموو شاعیرە جوانە ئەم هەموو شاکارەیان هەیە لەبەر خاتری ئەو میلەتە هەر هەمویان نیوەی زۆریان بە کوولەمەرگی سەریان نایەوانێ منێش بە دوو قسەی قۆڕ دوو شعری نازانم سەقەت و سقوت ئاوا دەوڵەمەنیش بووم و لە های لای فەرژیم ئێستا معروفم ڕۆژی 200 ڕسم لەگەڵ ئاگرن ئێستا پێم بڵێ من چیم چۆن تۆ چی؟ تۆ بەناوبانگترین کەسی شاری دەوڵەمەندترین کەسی شاری نە ئەو دەوڵەمەنیم ئەوێت نە ئەو ناوبانگیم ئەوێت من خیانەتم لەم ڕفیقانەی خۆم کرد من خیانەتم لە قەڵەمەکەی خۆم کرد قەڵەمەکەی خۆمم فرۆشت ئەمێ ببمەوە بۆ شێردڵی کە هاوڕێی هونەر و ئەدەب بووم ناوای لێبوردنتان لێ یەکەم من خیانەتم لێەوە کرد هابیگرم ئەوە چیە؟ هەرچی پێگەی ئەلکترۆنی من هەیە هەر هەموو بە لە قەپان کەر و بیسڕەوە هەر ئێستا تۆ ئەو هەمە زەحمەتت پێوە کێشاوە زەحمەتم بەوە کێشاوە دوو چەقەنم لایەوە دوو کنم بایەوە 2 ملیۆنم زیاد کرد ئەوە زەحمەتە ئەوە ئەرکە ئەمێ ببمە بە شێردوڵەکەی جاران بەس دەبوو کتێبەکەم تەبانەکەش نەکە بەشێکترم بۆ زیاد کردووە ئادی ناوی کتێبەکە چ لێ دەنێ؟ کتێبەکەم ناوی ئەوە نەبوو تکایە ببن بە مرۆڤ دەی؟ یەک بەشیکەی بۆ زیاکەم ناوی ئەنێم تکایە چاو و ژۆتان بشۆن